بە پێی ستانداردە جیهانیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خوراک دەکەین لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە بەپێی ستانداردە جیهانیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خۆرەکدا دەکەین و ڕێکاری یاسایی بۆ هەر سەرپێچیەک لەو سێکتەرانەدا دەگرینە بەر. هاوکات بەڵێنی دروستکردنی دامەزراوەی خۆراک و دەرمانی داوە، بەڵام تاکو ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دامەزراوەی خۆراک و دەرمانی سەر بە ئەنجومەنی وەزیران دانەمەزراندووە. ئەندامێکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت بەشێکی زۆر لە کارمەندانی کوالێتی کۆنتڕۆڵ نوێنەری کۆمپانیاکانی هاوردەی دەرمان و کەلوپەلی پزیشکین. سەبارەت بە کوالتی کۆنتڕۆڵ بەداخەوە لە ئاستی پێویستدانی و هەروکو بە دوواداچوونەکانی ئێمە لە ماوەی ڕابردوو ئەوی سەلماندووەوە بەلایانی پەیوەندیداریشمان وتووە لە ڕێگای راپۆرتێکی ورد ئێمە لە لیژنەیەک بە ناوی لیژنەی دەرمان خۆراک و دەرمان بە دوواداچوونی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستاندا بە راپۆرتێکی 7 لاپەڕەیی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمانەوە لە کێشەکانی دەرمان و کوالتی کۆنتڕۆڵش ئاگادار کردوتەوە. لە کوالتی کۆنتڕۆڵ بەداخەوە ڕۆتینیاتی زۆری تێدایە بەشێکی زۆر لە کارمەندانی کوالتی کۆنتڕۆڵ نوێنەری کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان و کەلوپەلی پزیشکین کە ئەمە ئەتوانم بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ ئەدەن ئاسانکاری بکەن بۆ کۆمپانیەکانی خۆیان بۆیە ئەمانە سەرپێچین وەک کوالتی کۆنتڕۆڵ لە دۆخێشی باشدانیە پێویستی بە جارێکی سەر لە نوێ ڕێکخستنەوەیە و هەروەها پێویستی بە چاودێریی وردی وەزارەتی تەندروستی و حکوومەت هەیە لەسەر کوالتی کۆنتڕۆڵ. حکوومەتی هەرێمی کوردستان و زمینی وەرزیران پێی ڕاگەاندون کە دامەزراوی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستاندا ئامەزرێن تاکو ئێستا عینوانی پرۆژە یاساکەیان ناردووە بەڵام ناوەڕۆکی پرۆژە یاساکە نەهاتووە بۆ هەرێمی کوردستان. لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی دەڵێت حکوومەت ناتوانێت بڕیاری لێپێچینەوە لە سەرپێچی کارانی بواری دەرمان و خۆراک دەربکات بەهۆی ئەوەی حیزب باڵادەسرین دامەزراوەیە لە هەرێمی کوردستان و کەس ناتوانێت لێپرسینەوەی لێ بکات. حکوومەت وەکو ئوردنیا و وڵاتانی پێشکەوت و بێوێ دامەزراوەیەکی گەورەی کۆنتڕۆلی خۆراک یا با بڵێن دەرمانی هەبێ، بەڵام لەبەر قاچاقچی و مافیاکانی ئەو بوارە وەکو هەموو بەشەکان و بوارەکانی تریش حکوومەت ناتوانێت بە ئاسانی ئەمە بکە کە دەگوترێ. بەداخەوە هیچ گومان تێدانە یەکێک لە کارەساتترین سێکتەرەکانی بواری کە پەیوەندی لەبەر لۆ کارەساتبارە لەبەرەوەی پەیوەندی بە ژیانی خەڵکەیە. ئەم سێکتەرەوە و سێکتەرەکانی تر قاچاقچێتی پێدەکرێت، مۆنۆپۆل کرایە. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕازگۆ و شەفاف بین. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لەگەڵ دەستبەکاربوونی کارنامەیەکی پڕ لە بەڵێنی بریقەداری ڕاگەیاند، بەڵام پاش ساڵێک و دوومان هێشتا بەڵێنەکان وەکو مرکەبی سەر کاغەز ماونەتەوە. چاکسازی لە کەرتی تەندروستی بە تایبەتیش دەرمان و خۆراک کە لە مەترسیەکانی سەر ئەم کۆمەڵگایان یەکێک بوو لە بەڵێنەکان و بە جێبەجێ نەکراوی ماونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.